Kita juga membahas situasi di kawasan dan internasional. لە میانی کۆبوونەوەکەمان لەگەڵ وەزیری دەرەوەی ئیندۆنیزیا باردۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر ڕۆشنایی ئاڵۆزی پێکدادانەکانی ئەم دوای نێوان ئەمریکا و ئێران تاوتوێ کرد. ئێمە بە پێویستی دەزانین دۆخەکە لەو زیاتر ئاڵۆزتر نەکرێت، سەرجەم لایەنەکان لە پێناو بەرژەوەندی گشتی ناوچەکەدا کار بکەن بۆ ئەوەی لە ڕێگەی ئاشتیانە و ناکۆکیەکان چارەسەر بکەن. هەر بۆیە داوا لە هەموو لایەنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین دان بە خۆیاندا بگرن و ناوچەکە لە مەترسیەکانی جەنگ و پێکدادانی سەربازی دوور بخەنەوە. Sekali lagi saya mengucapkan selamat datang ke Jakarta ke Indonesia dengan terutama dalam kapasitas ようこそくださいました。今回の訪問は初めての訪問ではないかと思います。 Indonesia adalah salah satu mitra yang sangat penting dan tadi dalam pertemuan 今回は初めての正式な訪問となりますので。